چەنێلەکە سابسکرایب بکەن زەنگوولەی تەنیشتێ دایگرن بۆ ئەوەی هەر کاتێ من ڤیدیو نوێ بڵاوەکەمەوە ئێوە ئاگادار ببنەوە. بە ناوی خوا. سڵاو هاوڕێیانی خۆشەویست، منی هاتماین لە چەنێلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، هەروەها لە پێیجی فێسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت دیسانەوە هاتمەوە خزمەت جەنابتان بۆ پێشکەشکردنی ڤیدیویەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت. سایتیان بۆ بەڕێزانم سایتی بیتکۆینە کە ئێوە دەتوانن بە ئەنجامدانی چەند کارێکی ئاسان بیتکۆین لەو سایتەی بەدەست بێن. بەڵام پێش هەموو شتێک ئێوە پێویستتان بە حسابانکیەکی بلاکچین هەیە، واتە حسابانکیەکی بیتکۆین کە من ڤیدیویەک سەبارەت دروست کردووە لە ناو چەنێلەکەیە، ئەتوانن بڕۆن تەماشای ڤیدیوەکەی بکەن بۆ ئەوەی ئێوە بتوانن حسابانکیەکی بلاکچین واتە بیتکۆین چانتای پارەیەکی بیتکۆین بۆ خۆتان دروست بکەن، چکە بەبێ حسابانکی بلاکچین ئێوە ناتوانن لەو سایتەی باشداری بکەن. بەڵێ بەڕێزانم پاش کەمێکی تر ئەچینە ناونووسین لەم سایتەی. بەڵێ هاوڕان بوو ناونووسین لەم سایتە من لینکێکم دەژێرم ڤیدیۆی دانەوە، لینکی خۆمە. کاتێکە ئێوە کلیک لەسەر لینکە یەکەن دێنە ئەو سەفحەیە بۆ سەفحەی بەشداربوونە لەم سایتە. کاتی ئەو سەفحەیە دێ سەر بەشی سایناپ، لەسەر سایناپ کلیکەکەی. بەڵێ بەڕێزانم هەروەکو بینن دێتە سەفحەیەکی تر، لێرانە ئیمەیلی خوددانەی منە و ئیمەیلەم دانەوە، لێرانە پەسوێردێکی 8 ڕەقەمی ژمارەیەکی نهێنی واتە لە 8 ڕەقەم پێکات بێ، و هەروەها لێرانە تەماشا بیتکۆین ئادرسی بیتکۆینەکەی دینی لێرانە دانێ. چون ئادرسەکە دینی باوچینە سەر بلاکچین. بەڵێ بەڕێزانم ئێستا سەفحەی جانتای پارە حسابانکی بلاکچینی منە ئەچیتە سەرەوە، لە بەشی سەرەوە لەسەر ڕێکۆیست هەروەکو بینن لەسەر ڕێکۆیست کلیکەکەی. ئەوە ئادرسی منە ئێستا بەڕێزم، ئادرسی تۆ لەو بەشەیە کۆپیەکەی بینی لەو بەشەی دانێ. کاتێکە لێرە دانە بەڕێزم لێرانە ئایام نۆت ڕۆبات هەلە بژێری. هەروەکو بنن لەسەرەوە داوات لە یەکاکی هە سەیارەیە هەلبژێری، نمونە ئەوەی سارەیە هەلەبژێری وێریفایەکەی. کاتێکە وێریفات کرد بەڕێزم لەسەر سایناپ کلیکەکەی. کاتێکە لەسەر سایناپ کلیک کرد یا و سەفحەیە ئێستا سەفحەی ڕسمی و سایتەیە کە تۆ هاتیە ناوێ و لەو سایتەی چۆن بیتکۆین بەدەستێنی. هاوڕێیان بەشە گرنگەکانی ئەم سایتەتان پێێریم، ئێوە تەنها ئیشتان بە بەشی ئێرنە. تەماشاکە لێرانە بەشی ئێرن لە دەستی چاپی سایتەکەی ئێر نووسرایە، ئەچیە سەر بەشی سارف ئەدس. کاتێکە کلیک لەسەر سارف ئەدسەکەی ئەویان نۆتە ڕۆبات هەلەبژێر، لێرە داوات لە یەکە ترافیک هەلبژێری. بەڵێ بەڕێزم دواتر دێ ئەو بەشەی بۆ ئێوە ئەو بەشە بتان نابیتەوە. لێرە بۆشایی یەک دێ داوای کۆدێکت لە یەکە بڕۆ لەناو ئیمەیلی خۆت کۆدێکتە دەتێ ئەو سایتە. کاتێکە ناونووسینەکەی کۆدەکەی دینی لێرانەدانەی لەو بوشایی یەک دێ پێشەوەی ئەوە بێت. ئەگەر ئەو ئۆپێنە بۆت نەبووە بوشایەکەی ئەچی ئیمەیلەکەت مەسێجێک بۆ هاتیە لەو سایتەی ڕقم حروفەکی 6 ڕەقەمی یا 5 ڕەقەمیەوە بیرم نییە، دینی کۆپیەکەی لەو بەشەی دانێ ئەوجا ئۆپێنەکەت بووە بیتەوە. بەڵێ بەڕێزم کاتێکە کلیک لەسەر ئۆپێنەکەی سایتەکە چتە سافایەکی دی مهم نییە ئەگەر ئەوهاش بی. تەماشا بەڕێزم هەروەکو بینن لەسەرەوە لە سەفحەی یەکەم سانیە دێت. تەماشا ئێستا 17 16 15 ئەوەی قەپات ناکەن تاکو ئەو سانیە ئەو خولەکانە بەخۆی تەواوە بێ. ئێستا بە تەواو بێ پێتان ئەرم 6 5 4 3 2 1. بەڵێ کاتێکە لێرانە خولەکان تەواو بوون ئەو سەفحەی ئیتر قەپاتەکەی. هەروەکو بینم بەڕێزم بالێ لێرانە لەسەرەوە لە دەستی چاپی ساتوشی لوم زیاد دیسانەوە ئۆپێن. لێران هەروەکو بینە خولەک دێ ئەو سەفحەی قەپات ناکەن لێرانە هەتاکو ئەو خولەکانە تەواوە بێ. بەڵێ بەڕێزم کاتێکە
خولەکەکان تەواو بوون ئەوجا و سەفەیە قەپاتەکەی هەروەکوا بینن لێرانە 24 ساتوشی تر زیاد بوو. بەشی دوام بۆ ئەوەی ساتوشی زیاتر بەدەستبێنن بیتکۆینی زیاتر بەدەستبێنن لەم سایتەی هە لە بەشی ئێرنا ئەچنە سەر ئەکتیڤ ڤیندۆز سارفینگ کلیک لەسەرەکەی بەڕێزانم هەروەکوا بینن لێرانە چەند سایتتە دەتێت کاتێکە کلیک لەسەرەکەی بنمونە ئەوەی دا ساتوشیتە دەتێت لێرانە دا ساتوشی لێرانەشدا بەڵام چەند زیاتر فعالیت بن لێرانە سافەکان بوتان زیاترە بنەوە یعنی چەند ڕۆژێکە گەر فعال بن ئەوە زیاتر سایتەکانتە دەتێت لە بەشی ئەکتیڤ ڤیندۆز سێرفینگە واتە هەموو ڕۆژێ لێرانە فعال بن و بۆ ئەوەی زیاتر ئەم سایتە کارتان بداتێ بوو نمونە چینە سەر یەکەم لەسەر ئەو شینەی کلیکەکەین کاتێکە کلیکت کرد تەماشا لێرە قەپات ناکەی لێرانە بەخۆ ئێستا خولەکەکان دێن تەماشا 9 8 7 قەپات ناکەی تاکو ئەو خولەکەی تەواوە بێت هەر بەڕێزم لێرانە پێتارێکی هەبێنە وەکوویەکە نمونە ئەو دوانە لەسەرێکیان کلیکەکەی دواترەوەی قەپاتەکەی بە سەفەکەی ڕیفرێشەکەین تەماشا وەکوا بن دیسان لێرانە ساتوشی زیاد بوو لێرە هەرچەند فعال بی زیاتر ئەو سایتانەتە دەتێ ئەوە بەشی دووەم لەو سایتێکە ئەتوانی ساتوشی بەدەستبێنی ئەچینە سەر بەشی سێم بۆ ئەوەی زیاتر ساتوشی بەدەستبێنی هەلا لای چەپە بەڕێزم لە بەشی ئێرن ئەچینە سەر ئۆتۆماتیک سێرفینگ کلیک لەسەرەکەین بەڕێزان چووکەم پێشتر ئەنجامداوە تەماشا ئێستا پێمەرێ لەو بەشەی هیچ لینکێکی تر نییە کە من بتوانم لێرانە ساتوشی بەدەستبێنم بەڵام بۆ ئێوە فعالە پێشتر ئەنجامم داوە واتە هیچ لینکێکی تر نییە کە ئەمڕۆ کە من بتوانم لێرانە ساتوشی بەدەستبێنم لێرانە شەتوانی لینکتە دەتێ و کلیک لەسەرەکەی و هەروەکو بەشەکانی تر خولەکەکان دێن و لەوێ ساتوشی بەدەستێنی و بەشی چارەمیش ئەو بەشە بەڕێزم پێم وایە نەچنە لەسەر ئەو بەشەی چکە ئەو بەشە کاتێکە کلیک لەسەر ئەو بەشەیەکەن ڕێنماییتانەکە بۆ زۆر سایتەکانی تر کە پڕە لە ڤایرۆس و ئەو شتانە واتە بەڕێی من ئەو سایتەی لەو بەشەی لە بەشی ئاخیرە مەچوونە سەرێ و ساتوشی بەدەستمێنن چونکە کۆمپیوتەرەکەتان یاخو مۆبایلەکەتان پڕە بێ لە ڤایرۆس واتە بەشە گرنگەکان ئەو سێ بەشەیە بەشی سارف ئەدس و ئەکتیڤ ڤیندۆز سارفینگ و ئاوتۆ سێرفینگ لەو سێ بەشە ئەتوانی ڕۆژانە بێ و لێرانە ساتوشی بەدەستبێنی و بەشێکی تری گرنگ بەڕێزان ڕێفرالە واتە لینکی ڕێفرار لە بەشی سەرەوەی ئێرن ڕێفرار سیستەم کاتێکە کلیک لەسەر ڕێفرار سیستەمەکەن ئێستا ئەوە لینکی منە ئەتوش کاتێکە کلیک لەسەر بەشەیەکە لینکێکتە دەتێ بەو لینکەش ئەتوانی پارەی بەدەستبێنی یاخۆ بیتکۆین بەدەستبێنی کاتێککە تو ئەو لینکەی ئەدەی بە کەسانێک ئاشنا یا دووس یا برادەر کاتێکە دێن کلیک لەسەر لینکی تواکەن و لەو سایتەی باژاریەکەن ئەو سایتە زیاتر پارەتە دەتێت واتە زیاتر ساتوشی بەدەستێنی واتە لینکی ڕێفرار زۆر گرنگە بەڕێزانم چکە لە ڕێی ئەو لینکەوە ئێوە هەر چەند نەفەر بین لەو سایتەی بەژاردی ساتوشی زیاتر بەدەستێنن ئەوەش بەشی ڕێفراری خۆتە لە بەشی ڕێفرار سیستەمە ئەتوان لینکی خۆت بۆ لینکی خۆتە و بەشی ئاخیریش کەم بوتان باز بکەم بەشی ڤیدراوە بەڕێزام لەسەرەوەی ڕێفرار سیستەمی ڤیدراو کاتێکە کلیک لەسەرەکەی ئەوە بوو چییە ئەوە بوو ئەوەی کاتێکە ئەتوێ ئەو ساتوشیانەی بێخیانە و حسابانکی بلاکچینت دیاسەر بەشی ئەو کەسکەی ئایکۆنی کەسکەکەی کلیکەکەی هەروەکوە بینن لێرانە دەبی بگەیە 35,000 ساتوشی ئەو جاتوانی ڕابکێشیە ناو بلاکچینەکەت هەروەکوە بینی لێرانەش بەڕێزم من ئادرسی بلاکچینەکەم لە ناو سایتەکەیە ئادرسم دایتە ئەو سایتەی هەروەکو لە بیداتی ڤیدیۆم باس کرد هەوڕێیان ئەوانەی حساب بانکی بلاکچینیان نییە بلاکچین واتە جانتەپارەی یاخود بانکی جیهانی بلاکچین بیتکۆینیان نییە من ڤیدیوەکەم دروست کردووە سەبارەت بە لە ناو چەنێلەکەی ئەتوانن بڕن تەماشا بکەن و لەو سایتەیش بەشاری بکەن ئیتر پێم وایە شتە گرنگەکان لەو سایتان باس کرد و چی تر نەما کە من لەو سایتەی بۆتان باس نەکەم ئێوە ئەتوانن ڕۆژانە بێن لەو سایتەی
لەو سێ بەشەی کە پێم وتن بیتکۆین زۆر بە ئاسانی بەدەست بێنن و بە ئاسانیش بێخنە ناو حسابی بلاکچینتان. ئیتر هەر پرسیارێک هەر کامنتێک هەر ڕخنەیەکە بوو من لە خزمەتێوەم ئەتوانن لە ژێر ڤیدیوەکەی لە چەنەلی یوتیوب کامنتەکەم بوو بنووسن و هەر کارێکتان هەبوو من لە خزمەتێوەم وار ئیشێک بە من بکرێت دیسانەوە من لە خزمەتێوەم هیوادارم بە ڕێزانم لەو سایتەش بەشداری بکەن چونکە ئەو سایتەش بێ بەرامبەر ئەتوانی ساتوشی یاخود بیتکۆین بەدەست بێنی. ئیتر بە خواتان ئەسپێرم خواتان لەگەر.